سوپاس بۆ خوا ئەمڕۆ ئاستێکی بەرزمان نیشاندا. هەولێر یەکێکە لە تیپە بەهێزەکان. لە نیوەی دووەمدا توانیمان 3 خاڵی یاریەکە بەدەست بێنین. یاریزانە نوێیەکانیش زیادکردنێکی باش بەیانەکە دەبەخشن. ئەم سەرکەوتنە پێشکەشە بە هاندەرانمان. بەڕاستی ناوازەن و ئەوان هۆکارن بۆ ئەوەی یاریەکی زۆر باش بکەین و ئامانجەکەمان پێکا کە 3 خاڵی یاریەکە بوو. بەدەستهێنانی 3 خاڵ لایەنەیەکی بەهێزی وەک هەولێر گرنگە، بە تایبەتی کە دێربی کوردستانە. ئینشاءڵڵا لە یاری داهاتوو بەرامبەر زەورە ئاستێکی باشتر نیشان دەدەین. من هاندەر بێگومان کاریگەری خۆی دەبێتن لە هەر یانەیەک بیتن، ئەمەش هاندەرمانێ مەشخاونەوە هاندەرینە زۆر بۆ ئێمە بووینە پاڵپشت، ئەوانە ئەمڕۆکە پاڵپشتی باشی تیپەکەیان بوون. ئێمە دەتوانم بڵێم ئەمڕۆکە باش نەبینراین، بەڵام بە تایبەتی 20 خولەکی کۆتایی توانیمان کۆنتڕۆلی یاریگا بکەین. الحەمدوللا ئەوەی ویستمان لە جێمی دووەم بە تایبەتی لە 20 خولەکی ئاخری کۆنتڕۆلی یاریگامان کرد. ئەمڕۆکە ئێمە دەتوانم بڵێم 100% لە ڕۆژی خۆمان نەبووین. هاندەر هیچ تەسیری لە ئێمە نەکرد، ئەوە تۆپی بێ ئێمە لە شەوتی یەکەم باشتر دەرکەوت بووین، لە توانیمان بۆ پێش بکەوین، بەڵام ئەو فەرسەلومان هەل نەکەوت. ئینشاڵڵا یاریەکەی داهاتوو بەختێکی باشتر بۆ یانەی هەولێر و ئەنجام. نەورۆز ئاستێکی زۆر باشی نیشاندا و شایانی بردنەوەکە بوو. ئێمە ئەوەی لە تواناماندا بوو کردمان، بەڵام ئاسمان وەک پێویست نەبوو. ئێمە دۆڕاین و دڵنیا بن بە بەهێزتر دەگەڕێنەوە.